یەکێکی تر لەو چەکانەی کە لێرە دەبینرێ و زۆریش بەکار هێنراوە زێتی و هەر لە ناو خۆمانار پێڵێن دۆشکە نازانم بەم نەوعانە هەمووی جا منەمەوێت ناوە سەربازەکەی بڵێ لە ڕاستیا و ئەمە چییە ئەمە دوولولەی پێوەیە و بۆچی بەکار هێنراوە؟ ئەمە خۆی لە ویلایەت یەکێتی سۆڤێت ئەمەی دروست کرد باشە زێتی و 23 ملیم سلاش دووە ئەمە دژی فڕۆکەیە بۆ هەلیکۆپتەر باڵێ چەکێکی زۆر بەهێزە دیقەی ئیسابەی هەیە وە کۆوانەی کە نییە یعنی ئەم چەکە زۆر جیاوازە لەگەڵ چەکەکانی ترە بۆ وەزنی عامیەوە تقریبان لە دەوری 900 تا 950 کیلۆ دەرەچێتن ناگاتە تەنێ ناگاتە تەنێ بەڵێ بەڵام چەکێ زۆر باشە فڕۆکە خاتە خوارەوەمە بەڵێ ئەمە هەر فڕۆکەیەکی شەگەر جەنگیش بێ لە نزمی بفرێ ئەم چەکەی بۆ بەکاردێنیتن کە لێی بدەیت دیقەی ئیسابەی وەکوتم زۆر باشە فیشەگی جۆر هەیە حارق خارقە ینی بڵین درعی 20 ملیم کوونەکات باڵێ وەکو کە باسیمان کرد BMP1 بەکاردێتن گولەکانیشین فیلاقە ئەتەقێتەوە مەدای تەسیری ئەم چەکە لە کیلۆمەترێک و نیوایە کە بەکاری لە کیلۆمەترێک و نیو کەسی لەسرە بێت؟ بەڵێ دوو کەسی لەسرە بێتن بەڵێ دوو کەسی لەسرە بێتن بە زۆری شەکەکە یەکێکیانەی خوڵێنێتەوە ئەوەی تریان بە دەوری ئاسوڕێتەوە ئەمانە جێی سەنووقی فیشەکەکانیەتی باشە لەم بەرەوە دانەیە لەم بەرەوەش دانەیە کە بۆی باشە بۆ دوو لولەیە سەدێن ینی ئەبینی چوار لولەییمان هەیە باسی ئەوە شەکەین بەس ئەم دوو لولەیە هەردوو فیشەکە بەجارێتەکە تەقێنێ بۆ یەک ئاراستا ڕۆن یا مۆدای نێوانیانەیە بەڵێ بۆ یەک ئاراستا ئەڕۆن بۆ هەدەف باش بەڵەوا دروست کراوە کە بۆ یەک ئاراستا دایان لە هەدەفەکە لە یەک شوێنە دەنیان مەودای بۆی هەیە جیاوازی بێتن چونکە تۆ تیار نەفادت هەیە هەواکە گەرم و سار دەبێتن فیشەکەکە کە دەرەچێتن ئەو فیشەگانەی دوایان شەرت نییە لە عینی نوختە بداتن بەڵام بۆیە چەند سانتیمێ لەم لە جیابێتەوە کە لی بداتن عێراق زۆری هەبوو لەمە بەڵێ زۆری هەبوو لە زێتی و هەتاکو کە باسیمان کرد هەنێکی لەبان مدەڕعی MT دایان نابوو بۆ ئەوەی شوێنی کوێ بەڕاستی ئەمە یەشێتی سۆڤێت دروستی کردووە لە 60ەکان ئەمانە دروست کرد مەبەستم لە بەرەی شەڕا لەکوێ داهاندرێ لە دواوە داهاندرێ لە مقاومەی تائیرات پێڵێن بەرگری ئاسمانی چکە و فڕۆکانەی کە نەوی دێنیان هەلیکۆپتەر ئەم چەکانە بەکاردێنن دژی ئەوانە چەکێ زۆر فعالە 2500 خۆی مەدای ڕاستی ینی لێرە من ئەمەی کە سەیرم کردووە نووسراوە 2000 ڕاستە 2000 هەوایی و 2000 هەوایی و هەزاری وایە بەڵام خۆی لە 1500 ئەمە سەرنجی ڕاکێشام کاک سەلام ئەمە چی ئەمەیان چوار لولەی پێوەیە ئەمە چی پێ ئەکرێ و ناوی چییە؟ هەر هەمان شتا ئێمە لە کووردا هەر پێڵین دۆشکە پێڵین دیمترۆف باش ئەم چەکە لە کۆتایی ئاینی شەستەکانە دروست کرا چەکێکی زۆر باشە ئاینی بۆ مقاومەی تائیرات بەکاردێتن بۆ درع بەکاردێتن بەس خۆی ناوەڕاستەکەی کە لێرە نووسراوە ینی ئەمە ZP-وە ZP ئەوە زێتیوە ئەمە ZP-وە ئەمە 14.5 میلیمە هەر ناسراوە لە ناو کوردیژە بە دیمترۆف 14.5 دوو کەس لەبانی داهێنشێتن یان یەک کەس بە جۆری ئیشیان چیە بێ سوڕان و سوڕان بە دەوری خۆیان بەرزی و نزمی ئەمە بەدەستیش بەدەستە خوێتەوە بەڵام وەکو سیکلێتەری سیارەیە وەکو برێکوانە بە پاتەقاکەی لێدەی اینجا دوو لولەییشی هەیە تاکیشی هەیە بەڵام ئەم چواریە یەشەتی سۆڤێت کردێبان تی 55 یعنی بورجی تی 55 لادا بورجێ زەخمی بۆ دروست کرد گەورەتر لە بانی بوو لە پشتەوەش ڕادارێکی بۆ دانا تانکی تی 55 ڕادارێکشی بۆ دانا لە پشتەوە ڕادارەکەشی بەرزە بێتەوە و ئەتوانێت داشی گرێت کە تۆ بارانە بێ بۆی بەرنەکەوێتن لێ بدرێ ئەو چەکە پێیانەوت شێلگا کە لەبان تانگ بوو پێیانەوت شێلگا بوو طبعا ئەمە بەچی ڕایانە کێشە بە سیارە ڕایە کێشی بەس بە سیارە ڕایە کێشی بەڵێ بە دوای خۆتە فیشەکەکەی بڵین 30,000 ڕوا
بەڵام چەکێ زۆر ئاسانە عملیە یعنی بەکارهێنانی ئاسانە. بەکارهێنانی ئاسانەکردنەوەی سیانەی باشکردنی ئاسانە سەنووقەکانی بە جۆری شریتەکەی 15 پارچە دەفیشەک 75 دانەی تێ ئەبێتن سەنووقی ئەتوانی ڕاکێشانیشی تەلە سیمێکە ڕایەکێشی فیشەگەچێتە بەریەوە بەکاری دێن هەمان پرسیاری ئەوەی زەتیوەکە ئەوە شەر بکەمەوە بەپا مەبەستم یعنی 4 لولەی هەیە هەر 4 فیشەکە بەجارێ دەن لە یەک شوێنیان بەڵێ بۆ یەک شوێنە ڕوە بۆ یەک شوێن ئەڕوا بەس مەبەستم پێکانی هەدەفەکەیە هیچ بە مەتر بە 2 مەتر بە 3 مەتر هیچ ئەگەر بڵین بەڵێ چونکە ئەگەر بڵین تاکەکەی باز بکەین لە بینی فیشەگ و فیشەگێ مەترێکە بێتن بەڵام ئەمە بە یەکەوە بەستراوەتەوە وا بزانە یەک دانەیە تەقاکە زانیت ینی بۆ چونکە ئەمە بە قیاسی خۆی کە دروست کراوە تایبەتی لە ناو شێڵگایە کە بە ڕادار ئیشەکاتن ئەم فیشەگانە بۆ یەک شوێنە ڕوە بۆ یەک شوێنە ڕوە هەیە لە بینیانە سانتیم مەسەلەن بڵاوە ئەبێتەوە بەس بە مەتر نابێت ئاسانی دەسەکەوت باڵێ لە یەشێتی سۆڤێت بە زۆری نرخیان چۆن بوو مەسەلەن ئەمانە ڕێنخی بە تەواوەتی ڕاستی بێتن نازانم ئەم چەکانە چونکە چەکی قورس نییە بڵێ ئەمانەی زۆریش بەکارە هێنراتن لە عێراقا و بەکاریانێ زۆر باشە. ئەمەیان باسکەین جار لە پێش بەرنمەکە پرۆگرامەکە هەر لە خۆتەوە نازانم زۆر دانی خێر و بەمەیان نانە ڕق لێ بوو ئەمە بووە ینی ئەمەیان چیە ئەمە دوو لولەی هەیە و شتێکی گەورەترە لە چاو ئەوانی تراوە ئەمە چەکی سینیە ئەمە لە چین دروست کراوە ئەم چەکە ئێموانی پێڵێن ئێم1 ئەم چەکە کارکردنی سەخت بوو یعنی تۆسەی کە چەند کەسی ئەوێتن کە دامەشەیە 2 3 4 کەسی ئەوێتن وەکو ئەوانەی کە نییە ینی یەک نەفەر بێیان 2 نەفەر بێ بەکاری بێنێتن بە زۆری ئەم چەکە لە شەڕی کۆریا بەکار هات ڕاستی کاتێک بڵین ئەمریکا لەگەڵ کۆریای باکوور و باشوور کە بووە شەڕیان چین ئەم چەکانەی هێنا بۆ هاوکاریان و یارمەتیانیدا دقەی ئیسابەی نییە وەکو زێتی و بە توانای ئەوە بێتن ینی ڕاستەکەی لەبەرەوە من بە چەکێ باشی دانانێم ڕاستی زۆریش کەم بوو لە عێراقا ینی ئەمە یەک نمونە لێرا بینی بڕوان ناکەم لە شوێنی کە نمونەی تر ببینی لەم چەکەیە لەبەر ئەوە ینی ئەمە زۆر مەرغوب نەبوو نانەخێر هەم خەڵکی زۆرەویست مەسەلەن سەرباز و بەکارهێنەر و هەمیش مەسلەی فیشەک و ئەوانەی تۆ فیشەگە تا بزانە قیاساتی هەیە فیشەگەانی سەکە بەکاری دیێنی 4.5 ملیم ئەوە فی 114 ینی 14.5 فی 114 ئەم جۆرە فیشەگانە بە زۆری دەسەکەوت چکە زۆر چەکەیە ئەمە بەکاردێنێ بەڵام ئەمە جیاوازە ئەمە هەتاکو 4.5 نییە ئەمە 37 ملیمە یعنی زێتی و 23 ملیم ئەمە 4.5 ئەمە 37 ملیم ئەم جۆرە فیشەگانە کەم بوو ئەوەی بڵی کە بەردەوام هەم بێتن بە زۆری بەکاری بێنم نەخێر ئەمانە کەم بوو ئەم فیشەگانە لەبەرەوە بە کەمی هەبوو بە کەمی بەکارە هات زۆر باشە تۆپاوێژی باشیشی لێ ئێرە ینی حەزەکەم لەسەر تۆپاوێژەکانیش قسە بکەین فەرموو تۆپاوێژەکان حەزەکەم لەسەرەوە قسە بکەین بۆ نمونە ئەمە دانەیەکیانە وە بزانم دوو دانەیەکی تریشی لێە تۆپاوێژەکان ئەمەیان چییە و لە دووری چەندێکەوە ئەم تۆپە هاوێژراوە و نەوعێتەکەی چییە؟ ئەم تۆپە یەکێتی سۆڤێتە باش بەڵام وڵاتانی تریش دروستیان کرد وەکو چینوانە ئەم تۆپە 122 ملیم دیثێرتی پێوترێتن یەکێکە لە بەنەو بانگرین تۆپەکانە یعنی ئەم تۆپە دیقەی ئیسابەی زۆر سەیرە هەتاکو لە سوپاکانە پێڵێن تفەنگی مەدان تفەنگی شەڕ بندقەیەت المعرەکە ئەم تۆپە قەوسی ئاگری 15 کیلۆمەترە توانێت 15 کیلۆمەتر پێش خۆی تۆپەکەی کە گولەکەی بگاتن جۆری گولەکانی کەی هاوێژێ خارقی هەیە دژی بڵین درع و ئەوانە مەهداتی هەیە دووکەڵی هەیە تۆپی احتیادی و ئەوانە بەڵام بەڕاستی تۆپێکی یعنی من خۆم شخصی زۆرینە لە دەوری 5 تەن و 300 کیلۆیە دەرەچێتن 5 تەن ینی ئەمە لە دووری 15 کیلۆمەتر دەتوانێت بەڵێ هەدەف بێنێتن تێی بگرێتن
طبعا وەکو زانی تۆپ کە بەکاری دێنی تۆ نەخشەت هەیە نەخشەی عسکەریت هەیە ڕەسەدیت هەیە شۆنی تۆپەکەت هەیە و شۆنی دوژمنیشت هەیە هەر بڵێن نەزەرەیەی فیتاغۆرس بەکاردێنیت ئەگەر تۆپەکەت لێرە بێتن ڕەسەد لێرە بێت دوژمن لێرە بێ ئەم دوو قۆڵەکەنەوەتە ئەکاتە مەسافەی قۆڵی سێوانەکەیان ئەکاتە ئەو مەسافەیە ڕێک ئەیتوانێت تۆپەکە مەسافەکە دەربکە و تێی بگرێتن طبعا نەخشەش بڵین باکوور و ڕۆژهڵاتە دوو ژمارە لە بانەوەی و دوو ژمارە لە ڕێی تەرەف ڕۆژهڵاتە 1 مەتر مربع لەسەر نەخشەکە کە دەرەکەی ئەکاتە کیلۆمەتر لەسەر خەریتە اینجا ئەفسەری تۆپی باش ئەو کیلۆمەترا کاتە 100 ئەکاتەدا ئەتوانێبی کاتە 1 مەتری بەکارهێنەری تۆپەکەش دەوری هەیە داوری هەیە زیرەکی ئەو ئەفسەرە مواسەفاتی تۆپەکە تەواوە بەڵام ئەفسەرەکەش دەوری هەیە کە بتوانێت کە تۆ تۆپی یەکەم بڵین بەمە تێگری بەتەریەت هەیە بەتەریە لێک تۆپ نییە مەجموعەیە تۆپە سێدانە بەیەکەوە تۆپی یەکەم کە تێگری ئەگەر هەڵەت کرد هەدەفت نهێنا تۆپی دووەم بەکاردێنی بەڵام ئەم تۆپی کە بەکاری تێنە ناتوانانی بەکاری بێنی تۆ چونکە لە کاتی لەرزینی و هینی ئەم پایانەیە چێتە بنعرزەوە بنخۆڵەوە گەر بە سانتیمیش بڕوە نتیجات لەبەرەوە چیتە سەر تۆپی دووەم هەدەف ڕاستەکەیتەوە نەتێنا لە سێم لە 100 هەدەفی خۆت دێنێتن عێراق زۆری باڵێ ئەمانەی زۆر هەبوو تۆپ دیفێرتی زۆر هەبوو لە شەڕی عێراق بەکاری زۆر بەکارهات لە شەڕی عێراق وێرانە دژی کوردی شەم جۆرە تۆپە بەکارهات باڵێ مەبەستم بوو یعنی کەس کە مەوداکە 15 کیلۆمەتر مەودایەکی زۆر ئەمە هەدەفەیەنێ ئەوە بزانم کە مەترسی لەسەر تۆپەکە خۆی نەبووەکەوەنە دوور بێ لە لایەنی بەرامبەرەوە وانە مەترسی لەسەر نەبوو دوور بوو ئەگەر تۆ ئەگەر لە جەبهەیە بێتن شۆنەکەی بدۆزرێتەوە چونکە تۆپ جگە لەوەی ڕەسەد ئەفسەرێکت هەیە پێڵێن وەمیڤ بڵاچەی ئاگری تۆپی دوژمن ئەگەر هات و شۆنی تۆپەکەتی دۆزیەوە ئەو بە تۆپی گەورەتر ئەتوانێت لێت بداتن و ئەم تۆپانە لە ناو بداتن. نازانم لولەکەی گەورەتر ئەمە حەجمی گەورەترە ئێستاکە بەڵێ ئەگەر سەیری بکەی ئەم تۆپانە هەر عینی دی چی پێڵێن دی 20 پێڵێن 152 ملیمیشە 152 ملیمە گەورەترە لولەکەی ئەوە 122 ئەمە 152 155شی هەیە بەڵام بزانم ئەمە زۆرترە ڕوات ئەی تەبان مەدای زیاترە زیاترە ڕواتن زیاتر لە 70 کیلۆمەترە ڕواتن ئەمە ئەوەیان کە باسمان کرد 15 کیلۆمەتر ئەمەیان زیاترە ڕوا گولەکەی گەورەترە تەسیری زیاترە بەسەر وەکوتم من ئەوەیان هەڵەبژێرم چونکە ئەوەیان دقەی سابەی ئەتوانی ئاسانترە بەکارهێنانی ئەلەم جۆرە تۆپانە 152 ملیم ببوورە هەروەکوتم 155 175 بەس عێراق لە ئەوڵیا زۆری ئەم جۆرە تۆپانە بوو تاکو ئەوانەی کە بڵین لە کاتی جەنگی عێراق و ئێرانە 175 ملیمی نەمساوی بۆ هات ئەوانە لە نێوان 45 تاکو 47 کیلۆمەتر گولەکەی ڕاتن تۆپی نەمسایی هەر بەناوبانگ هەر گولەکانیشی گرانە ینی تۆ گولەی ئەم تۆپە لەگەڵ گولەی ئەو تۆپەیە جیاوازیە لە نرخەکانی نەمساوی گولەکەی زۆر گران بوو زۆر گران بوو لەمە یان لەوەیان کە ئێستا باسمان کرد مەسەڵەن کە بەر شوێنێکەکەوێ زەرەر و زیانەکەی چیە بێ لەسەر جۆری گولەکە ئەوەسێتن ینی پارچەکانی ئێستاکە بۆ نمونە ئەگەر بڵێ بتەقێتەوە بۆ 1500 پارچەی لێ پەیدا بێ بەس لای من تۆپ کە ئەتەقێ لە پێشەوە ئەدا پارچەی زیاتر بۆ پێشەوە ڕواجگەلەوەی کە بۆ دواوە دێتن زیاتر بەو شێوازە ئابێتن طبعا ئسنادی مەشات هێڕشکردن پێشەوەی هێڕش بکەی ئەبێ ئەو ناوچەیە تۆپباران بکەی دوژمن بخەیتە سنگەرەوە نەتوانێت زیان بەو پیادەی کە ئەچێتە پێشەوە پێی بگەێنێتن بە بەتەریاتی تۆپ بەکاری دێنیتن زۆر باشانەیەکی تریانە ئەمە لولەکەی درێژتر ئەمە درێژترە زیاترە ڕاتن ئەم وا بێ 27,000 ینی 27 کیلۆمەتر ڕوا بەڵێ جیاوازیە پێتم و تاکو 47 کیلۆمەتر تۆپە نەمساویەکە ئەڕاتن بەم شێوازە بەس تۆپی باشە ینی ناڵم خراپە بەس هەرەگەر بگەڕێیتەوە من دیفێرتێکە ئەوە هەڵە بژێرم 122 ملیمەکە بەکارهێنانی ئاسانتر و باشترە یەکشت ماوە کە باسیکەین کاک سەلام ئەم ئۆتۆمبیلانەیە
ئەم ئۆتۆمبیلانە جەناب تەزانی یعنی کورد یادگاری زۆر ناخۆشی لەگەڵ ئەمانە هەیە بە بەردەوام لەبەر باس و لەبەر چاو بووە بە تایبەت لە پرۆسی ئەنفالە هەرچەندە خۆی ئەمە ئۆتۆمبیلێکی گواستنەوەی سەربازیە بەڵام کە خەڵکیشی پێ گوازراوەتەوە و لە پرۆسی ئەنفالە ئەو خەڵکانەی گوندەکانی هەرێمی کوردستان کە گوازراونەتەوە بەشێکی زۆری بەم ئۆتۆمبیلانە گوازراونەتەوە بۆیە یادگاری زۆر ناخۆشی کورد لەگەڵم ئۆتۆمبیلانە هەیە ناوەکەی لە ناو خەڵکە کاک سەلام هەر بە زیل بەسوازام ناوی تریشی هەیە ئەهێنرێت حەزەکەم بڵێم ئەمە بۆ ئەوەنە بەناوبانگ بوو ئەزام عێراق ژمارەیەکی زۆر لەم ئۆتۆمبیلانشی هەبوو ناوی ئیڤایە ئیڤایە زیاتر بۆ گواستنەوەی سەرباز بەکارە زیاتر بۆ گوازنەوەی سەرباز و فیشەگ و تەقەمەنی و ئەو جۆرە شتانەی بەکارەهێنا هەر وەکو جەنابەت فەرمووت لاپەڕەیەکی ڕەشی هەیە چونکە ئام سیارانە 1970 کوردی ئەنفال کرد کە بردیانە نەگرەت سەلمان و منتیقی عرعار و ئەوانە ئیڤا سیارەیەکی ئەڵمانیە لە دوای جەنگی جیهانی دووەم کە ئەڵمانیا دابەش کرا دیواری بەرلینیان دانا بەرلینیان کردە دوو کەرتەوە ڕۆژە ئەوە و ڕۆژ هەڵات ناوەکەی ئەڵمانیە زۆر کەس وازانێ کە بەناو ئیڤە براونەوەیە دەستگیرانەکەی هتلەر بەڵام نەخێر خۆی بەناو ئیڤە براونەوە نییە کۆمپانیایەکی ئەڵمانیە هی ڕۆژ هەڵات ناوەکەی بە ئەڵمانی زۆر درێژە ڕاستی ناتوانم لە بەریکەم ئەڵمانیش نازانم بەڵام پێک هاتووە ڕێنگ بێ لە شانزەکردن زۆر ماشەڵا بەس ئەڵمانی زەحمەتە ئینگلیزیەوەوانم پێ بڵێ بەڵێ یەکەم پیتی وشەکە بە PTI دەست پێەکە وشەی دووەم پیتی یەکەم و دووەمی بە FA دەست پێەکە لەبەرەوە کورتکراوەی ئەو کۆمپانیایە ئیڤا عێراق طبعا ئەمە دوو جۆر مۆدێلی هەیە W50 L60 هەیە کە عێراق هێنای لە 1970 هاتە عێراقەوە ئەم سیارەیە 1970 یەکەم وەجبەی ئەم ئیڤایانە هاتە عێراقەوە عێراق ئیڤا ژمارەی زۆری هەبوو عێراق 72200 سیاری کڕی لەم ئیڤایە لەمە 72200 سیارەی ئیڤای کڕی لە جۆری W50 L60 ئەم کۆمپانیای لە 1990 تا بڵین دیواری بەرلین کە نەما ئەڵمانیا بۆ یەک ڕۆژهەڵات و ڕۆژئاوان نەما کۆمپانیاکە دوای 2 مانگ دایخست لەبەرەوەی کڕیاری نەبوو بۆ ڕێژە زۆرە کڕی باڵێکری بەڵام سیارەیەکی بەقوتە بۆ ئاگاداری دەبڵەکسلە 4 سلندرە ئەوە بە ئاسانی 20 سەربازت بۆ خۆت هەڵەگرت لە پشتەوە لە پێشەوە 2 کورسی تایە چونکە ناوەڕاست مەچینەکەیەتی فێڵەن قەمبورە جێ نییە ینی 2 کەس لە پێشەوە دابنشیە هاتترە و سیارێ وەکو بەزان ئەبتموت لاپەڕێ ڕەشیەپەڕەیەکی ڕەشە لە مێژووی بەڵام سیارێکی بەقوتە یعنی دەبڵەکسر لە شاخۆوانێ بەڵێ هەرچەندێک خەڵکاڵێ ئەمە برێکی نامان نازانام چی تۆ بەدەست سەربازەوە خزمەتی ناکە بۆ نمونە لە شەڕی ماوەتە چیای ویلانە چیای ئەحمەد ڕوومی سەربازەکان چیان نەکرد شوفێرەکان ئەچوون بە مووس خایشی تاگرت مەچینەکەیانە بڕی تاکو ئاخیری کە گازی بۆ شێلا ئەپسا ئەیوت سیارەکە تێکچوو ناتوانم فیشێک بۆی نەڕوە بۆی پێش نەکەوێت ئەم ترسەشیانە ئەو ترسەشیان هەبوو زۆریشی ئەچوو بڕغوی گاردنەکەی شلە کردەوە کە تەکانی پێدا بڵین بە تەناشی پێتەکانی پێدا گاردنەکەیە کەوت ئەوی سەیدی عەتڵەت زۆریشیان لە ناوچوو لەلایەن پێشمەرگەوە باڵێ پێشمەرگام سیارانەی گرت و پێی سوڕایەوە و ورەی دێهات و ئەوانەی بەرز کردەوە و تایبەتی بەڕتل دەرەچوو نەیانەوێرا بڵین لە هەشتاکانە لە کەرکووک کە بەرەو تەقتەق دەرەچوو ئەبواە هەمووی سەعات دوی نیوە ڕۆکۆ ببێتەوە نەتەتوانی دەربچی بە شیوە سوورا بڕۆی 6 سیارە کۆ بووە بێکەوە کەوتە ڕێگا دەرەوە دوایەوە ڕێگا ژیرا کەس نێرە هەر سیارەیە بە تەنیا لە کوردستانە بڕۆیشتایە لێ ئەدرا بڵین ڤیددیۆی کۆن هەیە هی پێشمەرگە کە تەسویری کردووە لە ئیڤادا لە ناوچەی بێکوفە و باتوفە لە باکووری کوردستانی خۆمان ئەلێوێنانە لە شیوە سوور لێ ئەدرێتن تایبەتی لە منتیقەی سەنگاو لێوێنانە زۆر لێ ئەدرا زۆریشی سووتە بەڵام زۆر بوو لە عێراق 72000 سیارە هاتە عێراقەوە زۆر.
مڵێک پرسیاری گشتیم لەسەر کۆی چەکەکان و ئێستا لە دنیا چی گۆڕانکاریێکیان بەسەرهاتووە ئەوانەی کە بە تایبەت لە عێراق لە خزمەتا بوون بۆ نمونە بەکارێنراوە لەلایەن سوپای عێراقی ئەو کاتەوە هەمە بۆ نمونە چی چەکێک لەناو ئەم چەکانەیە زۆر مەسەلەن بەکارهێنراوە زۆرترین کاری کردووە لە ناو سوپایە لە ناو سوپای عێراق سەرنج ڕاکێشترینیان بوورە کامەیان بوو بڵێن بە نسبەتی سیارەوە تا دیارە ئیڤا بووە بۆ نسبەتی تانکەوە بۆ نمونە تۆپی دیفێرتی زۆر بەکارهاتووە لە عێراقا و ئێستا شەر بەردەوامە لە هەرێمی کوردستانی شالێرە خۆمان هەمانە لە کوردستان دیفێرتی زیاتی و ماوە ئێستش بەکاردێ ئەو چەکە تەمەنی ماوە ناڕوە جارێ ئەو چەکە ئێستا بڕۆ بۆ 10 ساڵی کەش ئەو چەکە زیاتر بەکاردێتن ئێستاکە لە شەڕی ئۆکرانیا بەکاردێتن رووسیا و ئۆکرانیا ئەوە کۆتایی پێنایەتن بڵین دیمترۆف ZPU ئەوە بەکاردێ بەڵام جۆری تانکەکان T55 و ئەوانە نەما کۆتایی پێهات بەکەڵەکەم زەمانە نایە چونکەوە تۆپەکانی وەکو وتم 100 ملیم و 115 ملیمە برامزی ئەڵمانیا یا ئەمریکی ببوورە 120 ملیمە ئەم درعانە مەودای ڕۆشنەکەشیان جیاوازە 1 ڕوا ئەوە گولەکەی 2500 ڕوا فەرقەیە لە بۆ سەردەمە کامەی زۆر ئەوە بووە بۆ سەردەمە T55 یانی وەکو وتم زیاتر لە 95,000 تانک لەوە دروستکرا لە جیهانە شەڕی زۆر کردووە هەتاکو بۆ ئاگاداری دانەیە لەو تانکانە T55 کاتی جەنگی عێراق و ئێران دەستی پێکرد دانەیە لەوانە بە تۆپەکەی خۆی هەلیکۆپتەرێکی CH کۆبرای ئێرانی خستە خوارەوە تێیگەر بەر هەلیکۆپتەرەکە کەوت و خستی خوارەوە حادسەیەش بەناوبانگە یانی کەچی ئەو تانکە بەناوبانگە لەلایەن پێشمەرگەوە توانراوە ئەو سەردەمە تێشکێنرا و لێدرا و سەوا بزانام دانەیەکشی لێنانە شۆنی ئاربیجەکەی پێوەیە کە ئاربیجی لێدراوە بەڵێ هەرچەنێ ئیشیشەکە ئەستا و تانکانە ینی چونکە بە ئیشکردن هاتووەتە ئێرە ئەوەی باسییان کرد زۆر باشە لە گۆڕانکاریەکانەوەی بەسەر ئەو تانکانە هەرچەند باسمان کرد بەڵامەوە بەوردی کە ئێستا گەیشتووە بەچی ئاستێ گۆڕانکاری لەو تانکانەی کە لە سەرەتای بەرنامەکەەوە باسمان کرد T55 T62 تانکی ئێستا زۆر پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە گەیشتوتە چی ئاستێ لە دنیاە تانک وەکو باسمان کرد جیاوازی ئەو کەسانەی کە نەزانن ئەمە 55 تەنها سەیری ویلەکانی بکەی ینی 5 ویلی پێوەیە 5 ویلی پێوەیە باڵە 5 پێوەیە لە T72 بەبانەوە 6 ویلە بەوە جیاوازیە کە ئەگەر لە شکل نایناسیتەوە لە بورج و تۆپەکەی بەوە ئەیدۆزیتەوە کە 6 ویلە بەڵام لە لیوباردی ئەڵمانی لیوبارد 2 حوتەکەی 7 ویلە لە تانکی کۆریایی باشوور ئاینی لە K2 بلاک پانفەر ئەویش هەروەهایە وەکو باسم کردستە ئەم تانکە ناتوانێت 4 دەرەجە زیاتر تۆپەکەی تێبگرێت لە بەرزیە بەڵام بیتە پلاک پانفەری کۆری سیستەمی هایدرۆلیکی تایە توانێت پشتی خۆی بەرز کاتەوە پێشی خۆی دابگرێ و لە ئاینی شۆن کە وەستاوە لە بەرزی تێبگرێ و لە هەمان کات دەتوانێت عکسیکە پشتی خۆی دابگرێ و سەری بەرزکا بە سیستەمێکی هایدرۆلیکی دروستکراوە ئەو تانکانە نرخیان گرانە لە نزیکەی 8 ملیۆن و نیو دۆلار یەکێ لە وڵاتانەی کە ئێوە واز دەتانک بێنێ وەکو وتم بەریتانیایە چونکە موسەیەرات و ئەوانە تو 8 ملیۆن دلار ئەستوێنی بە 20,000 دلار زۆر جیاوازیە لەبەرەوە ئەمریکا برامز M1A3 دروستەکاتن استشعار و حساسات و دژی مسەیەرات و ئەوانە خۆیان پارێزیێتن چاڵنجەری بەریتانیش تانکێ زۆر باشە بڵین لیوبارد جیومان لەگەڵ تایپ 99 ئەی چین ئەو تانکانە گۆڕانکارانە بەسەرات ئەمە گۆڕانکاری تۆپی دەی جیهانە ئەم تانکانە ئێستاکات کەواتە یعنی باسی ئەو چەک و تانکانەمان کرد کە ئێستا لێرە بوونی هەیە حەزەکەم بەهێزترینی دیاری بکەیت کە ئەو کاتە لە شەڕا بووە و ئێستا و گۆڕانکارانی کە بەسەر جۆری تانک و ئەم چەکانە داهاتووە چییە بە ئەوش باسکی کاک سەلام باسی هەموو ئەم چەک و تانکانەمان کرد کە لێرە بوونی هەیە کامەی پڕکاریگەریترین بووە لە سەردەمی خۆیدا کامەوە چەکانە بە نسبەتیەوە تانک 55
زیاترین کاریگەریە بوو بۆ بەکارە هات لە شەڕەکانە تایبەتی بڵێن لە عێراق و سووریا و مەسر ئەو تانکە زۆر بەشداری کردووە زۆریش بووە ینی بڵێن ئامودی فەقەری وڵاتان بووە ئەوە زۆر بەشداری شەڕەکەی کردووە ئیتر لە جۆری ئەو دۆشکانەی کە باسیمان کرد لەگەڵ تۆپی دیفێرتی ئەمانە بوون بە نسبەتی تی 62 کەم بوو نسبەتەکەی ینی زۆری 55 بوو بەکارە هات لەو کاتەیە کۆن ژماری تانکەکانی عێراق لەو سەردەما زۆر بوون زۆر بوون لە کۆتایی عێراق بووە ساحێبی نێزیک 4800 تانک لە هەموو جۆرێکی لە هەموو جۆرێکی 4800 تانکی هەبووە عێراق ئەمە هەمووی لە خزمەتی شابوون شەڕی پێکردوون شەڕی پێکردو بوو باڵێ باشە وڵاتان چۆن بەرگریانە کرد مەسەرەن ئەوەی کە عێراق لەگەڵیان شەڕی کردو بەم ژمارە تانکە زۆرە چۆن ڕوبەڕووی ئەم تانکانە بوونەتەوە ینی سە بڵێن عێراق مەسەن لەگەر شەڕی کردبێتن بەرامبەر بە ئێران 8 ساڵی شەڕ ئێران موشکی تاوی هەبوو تاوەن یەکەکەی هەبوو ئەو کاتە موشکێ بوو ئەیتوانی ئەم تانکانە لە ناودا بیشکێنێتن ئەوان ئەو موشکانیان بەکارەیەنەوە زەرێکی زۆری گەیان بە تانکەکانی عێراقا جگەلەوە ئەوان تانکیشیان هەبوو لە جۆری M60 جفتنیان هەبوو M60 باتۆنیان هەبوو ئەو تانکانە درعی ئەو تانکانە و تۆپەکان لەمە بەهێزتر بوو لە تی 55 بەهێزتر بوو تۆپەکان ئەوان 120 ملیم بوو ئەمە وەکو باسمان کرد 100 ملیم بوو ئەیتوانی درعی ئەمە هەڵبتەکێنێ و تێکش بیشکێنێتن ڕایگرێتن لەیش باسی تانکێکی تر کە لە شەڕی ئێران عێراقا یعنی عێراق زۆر بەکارێناوە تی 72 تایبەتمەندی ئەوە چی بوو تانکە طبعاً تی 72 لە تی 62 هەرزانتریشە بۆ ئاگاداریت بەڵام تی 72 لە جاتیەوەی 4 کەسی تیا بێ 3 کەسی تیا بوو تێڵێن تەلقیم ذاتی ینی گولەکە خۆی ئۆتۆماتیکەی خستە ناو تۆپەکەەوە ئەیتەقان قەوانی پیوەنە بوو حەشوە بوو کە بەکاری هێنا تانکێکی زۆر بەهێز بوو بەتوانا بوو نیزامی لیزەری جیاواز بوو لەگەڵ 55 و 62 خۆی مەسافەکانی ئەدا پێ دووری و ئەوانە بە چەندێکە جگەلەوە بڵین جیهازی موازنەی تیا بوو ینی تۆپەکە گەر تانکەکە بە هەموو سورعاتی بڕۆیشتایە تۆپەکە سابت بوو لەسەر هەدەفە ئەیتوانی لە نیشانەکە بداوە هەمان کاتە ئەیتوانی قفڵ کاتە سەری ئەگەر شوفێر سوڕایە بەڕاستە تۆپەکە حەقی نییە هەرمێنێ لەسەرەوە شۆنی کە ئێوێ لێی بداتن ئەو جیاوازیانەی هەبوو ینی لەگەڵ تی 55 و 62 ئەو جیاوازیانەی هەبوو باڵێ ئەو تی 72 بە ڕۆیشتنەوە بە هەموو سورعاتی ئەتوانێت تەقەبکە بەڵام تی 55 کاتێکە ئەوێت تەقەبکە بێ ڕابوەستێ ئەی مەسلەیەکی تر هەیە لەسەر خۆپارێزی ئەو تانکانە لە کاتی شەڕا مەسلەی دووکەڵی سپی و نازانم ئەمانە باسەکرێەوە چۆنە وردەکاریە تانک کە خۆیە پارێزیە دایمەن لە شەڕا ئەبێ سەنگەرێ بۆ خۆی بگرێتن ئەگەر لە شوێنێکی کراوەش بێتن یەکسەر دووکەڵێ سپی بە زۆری بڵاوە کاتەوە بە شەرتێ بزر بێ لە پشتیەوە نەتوانێت دوژمنی بەرامبەر بیبینێتن و لی بداتن ئەوەی بەکارە هێنا لەگەڵ خۆیە پاراست لەوانە بەڵام تانکە تازەکان جیاوازترن ینی نیزامێت تریان هەیە بۆ ئەوە ئەتوانێت گولەی ئاربیجی مەسەن لە دووری مەترونیوە 2 مەتر بتەقێنێتەوە نیزامی تازە هەیە دژی بەعزە موشکێ وەکو ڕێدە ئارۆ و میتس و تا و کۆرنێت و ئەوانە منزوماتیش تۆڕای پێڵێن ئەتوانێت تەشویش بکاتە سەرە و چەکانە ئێستاکە وەکو باسم کرد ئەمریکا هەوڵەوە داتن لە ئەیسەکەی ینی برامز ئەمۆن ئەیسەکە هەوڵەدا کە ئەو تانکە بپارێزیێتن چکە یەکێ لە وڵاتانەیە بڕیارەکە هەر بەردەوام بێ لە تانک دروستکردن تانک سەرەکیە لە شەڕا پێویستیت پێیەتی زۆر باشە ینی لە سەرەتا باسی تانکارمان کرد بەس پێم وابێ ئەوە کۆمەڵێک چەک بەسەر تانکەوەیە ئەندێجار خۆت جەنابەت ئاماژەت پێکرد بەڵام بەکارێنانی چەکەکان ینی بۆ کەسیە ینی شخص بکاتە سەرباز بە تەنیا بکاتە ئامانج یان ئەوانە چۆن لێکدانەوەی بۆ خۆی جۆری گولەی هەیە جۆری گولەکە جۆری گولەکەی 4 جۆر هەڵەگرێتن هەیە لە شۆنی ڕقیەداتن وەکو بڵین سەب چمۆنتۆی ڕق یان بەرامبەر بە تانکیان بەرامبەر نەفەر هەیە دووکەڵ فرێداتن ئەو گولانە بەکاردێنێتن بەڵام لە تی 72 قەوانی نییە وەکو 55 و ئەوانە تەنها حەشوەیە وەکو ئاربیجیە تە بە دوورێکی هەیە ئۆتۆماتیک دەرگا ئەکرێتەوە فرێداتە دەرەوە و داخرێتەوە ئیشکردنی ئاسانترە
هەر لە سەردەمی شەڕی ئێران عێراقا باس لەوە کرا کە عێراق کۆمەڵێ تانکی بەریتانی و ئەمریکی دەستکەوتووە ئەمە چۆن بووە؟ تۆ لە هەر شەڕێکە سوپایەک هەیە هەرە شکێتەوە ینی ئەوە نییە ئەم تانکانە لە جەنگی عێراق و ئێرانە دەستکەوت کاتێک کە سوپای ئێرانە شکایەوە لە ناوچەیەکە تانکی بەجێمە عێراق دەستی خستە سەری و ئەیهێنایەوە بۆ خۆی و هەروەها ئەوانیش لە عێراقیان بردووە و تی هەفتا و دویان دەستکەوتووە و 55 و بە شەرتی هەتاکو و هەلیکۆپتەرێکی جۆری مێڵ 24یان دەستکەوت بردیانە سەر لە مۆزەخانە لە ئێراندانرەوە بە ئاڵای عێراقەوە ئەو هەلیکۆپتەرە لە عێراق برا زۆر باشە لە بابەتی هەر تانکە ینی ئەو هەموو تانکە هەبووە عێراق زیانی زۆر کرد ینی تانکی زۆر کڕی بوو جەناب تاماژ کردووە بزانام سەر و 4000 تانکی زیاتر بوو تەنیا لە شەڕی ئێران عێراقا ینی مەزەندە دەکرێت چەندی لە ناوچوو بێ لەو تانکانێ لە 8 ساڵی شەڕا زۆری لە ناوچوو تایبەتی بە موشکی تاو ئەوانە لە هینە بڵین لە ساڵانی یەکەمان نێزیکەی 1800 تانکی ڕۆیە عێراق لەو شەڕانەیە مەزیانێکی زۆر باڵێ زۆرەوە تاکو لە شەڕی تشرین ساڵی 1970 زۆری لێ ڕۆیی لە جۆلانە بەڵام بەقەد سووریای لێ نەڕۆیی سووریا بە 1200 تانکەوە لە جۆریتی 55 ڕشی برد لە 1970 ئەو تانکانە لە ناوچوو تانکێکی تری هەبوو پیانەوت شێری بابل ئەسد بابل ئەم تانکە چی بوو؟ تانکی شێری بابل ناویان لێ نابوو خۆی عێراق ناوی لێ ناوە شێری بابل ئەوە لە منشعی عەکەرکۆف لە تەسنی عەسکەری عێراقی دروستەکرا لە ساڵی 1990 بڵین کە حیسار کرایە سەر عێراقی تر نەیەتوانی ئەم چەکانە بکڕێ تانکی تی 72 بە پارچە بۆیە هات کراوە پارچە ئەهات بۆ عێراقیش لە عەکەرکۆف ئەی بەستیەوە و ناوی لێ نابوو بڵین تی 72کە ناوی لێ نابوو شێری بابل هەرتی 72کە بوو پارچەکانە هات خۆی ئەی بەستیەوە ناوی لێ نابووەوە ویستی بورجەکەی دروستکە بەڵام فەشەلی هێنا بەدەست عێراقەوە نەیتوانی زۆر شتەیە مەسەڵەن فەشەلی هێنا بەدەست عێراقەوە هەتاکو لە ناو درۆپتانکی فڕۆکە و ئەوانە یانویست دروستی بکەن هەنێکی سەری گرت و هەنێکی فەشەلی هێنا نەیانتوانی درستی زۆر باشە لە ناو خەڵکا و یعنی وا باوە من مەسەڵەن لە فیلمە ڕەنگە بینرابێ کە تانکێ دەکرێتە هەدەف زنجیرەکەی دەبڕدرێ ئیتر ئەو تانکە کەڵکی نامێنێ هەر بەڕاستی تانکە زنجیری بڕا ئیتر چیەکە ینی تانکەوانایشی ئەمێنێ کۆتایی پێدێ ناتوانێت بڕوە کە زنجیری پچرا پسا ئیترتەوە کۆتایی پێدێ ناتوانێت بڕواتن بەڵام لە هەموو شەڕێکە کە تانکە چیە کەتیبە دەبێتن لیوای مدەڕع بێتن بچێتە پێشەوە لە پشتەوە لەگەڵ دایمەن شتێکەیە پێڵێن ئنقاذ هاوکاری یارمەتی ئەمانە ئەوە شەردووەری تانکی تی 55 بەڵام لە جاتیەوەی تۆپ و برجی پێوە بێتن وەکو کرێنی سیارەیە یەکسەر لە ناو شەڕەکەی دێ ئەی بەسێ لە دواوە و ڕایکێشێتەوە تانکەکانی تر بەردەوا من لە شەڕ ئەم تانکە ڕاکێشنە دواوە بۆ بەچاکردنەوەی بەجێی ناهێڵن ئەگەر لێش بدرێ بستێتن بتوانن هەر بەجێی ناهێڵن هەرێک کشێنەوەی هێنەوە بۆ مەعمەل بەڵام ئەگەر شەڕەکە سەخت بۆوانە و ناوچەیانگرە و تانکە تەواو ڕۆی کەوتە دەستژمنەوە ئاهای لێدێت بەو شێوازەیە زۆر باشە یعنی وەکو دواپرسیار لەم سەردەمی درۆن و یعنی ئەوەی ئەو کەرەستە سەربازیانەی کە تەکنەلۆژیات بە تەواوەتی دەستی پێگەیشتووە ئێستا جەناب تزانی شەڕ بووە بە شەڕی درۆن شەڕی ئاسمانی درۆن چی کاریگەریە کاتە سەر تانک چۆن خۆیە پارێزێ بەرامبەر ئەم درۆنانە ئەگەر ئێستا شەڕ ڕوو بدات سەوەکو شەڕی رووسیا و ئۆکرانیا ینی تانک زۆر زەرەرێکی زۆری پێگەی هەتا کولیوباردی ئەڵمانی ینی تی نەوەتی رووسی نەوەت ئێسەکەی مۆنستەریشی سوتا بەسای درۆنەوە تۆ تەسەور بکە ینی ئەگەر تانک بڵین با لە 5 ملیۆن دۆلارەوە بەرەوبانەوە بێ تۆ بە درۆنێ سوێنی بای 20,000 دۆلارە کەمتریش ئەنی شەڕی جاران تەمانتانکان سەلامەتتر بدەرەچوو لی بەدڵنیاییەوە جاران سەلامەت دەرەچوو بەڵام ئێستا کە جیاوازێتەوە و پارەیە سوێنی لە بەرامبەر ئەوە زۆرە لەبەرەوەستا ئەو وڵاتانەی کە ئەیانوێ مەسەڵەن تی 14 ئەرماتای رووسی یان ئەبرامز M1A3 ئەمریکی یان کەی دوی بلاک پانسەری کۆری
حتا کوچینەکان ینی تایپ 99 ئەیەکەیان ئەوانە هەمووی استشعار و حساسی تازەیان تایداناوە دژی درۆن و ئەوانە کە خۆی بپارێزێتن چکە تۆ ئامادەنی 8 ملیۆن دلار بستوێنی بۆ 20,000 دلار. دەوڵا با پرسیارێکی تر بکەم اینجا کۆتایی بەم ئەڵلقەیەنم ینی ئەوەی کە مەسەلەن کە تۆ ئاسمانی وڵاتێک کۆنتترۆل کرا لە شەڕەکەیە تانک و زرێ پۆشتی پێکرێ زەرێکی زۆری پێگا ڕنگ بە سەرکەوتن بە شەڕەکە بێنێ بەڵام بە زەرێکی زۆر کۆتایی پێدێتن. ئاسمان شەرتە کە تۆ کۆنتترۆلیکەی بەبێ ئاسمان ناتوانانی شەڕبەری تۆ. زۆر باشە سپاست دەکەم ئەوەی کە ئەمەڵقا بە شێوەیەکی مەدانی لە مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکەەوە ئەم چەک و تانک و کەرەسە سەربازیانەت بە تەواوەتی ڕوون کردەوە لە سەردەمی بەکارهێنانیەوە حتاوەکو ئێستاش کەچی تەتەورێکی کردووە. سپاس بۆ عقید سەلامەسات ڕاوێژکاری 9 کارباری سەربازی. سپاس بۆ بینەری ئێوەش سعاتی سفر بەردەوامی هەیە و لە ئەڵلقەکانی داهاتووە زۆر باسی ترماوە کە باسی بکەین. خواتان لەگەڵ.